بناوی خوای گەورە و میهرەبان درود و سڵاو لەسەر پێغەمبەر و سڵاو و ڕەحمە لەسەر جەنابتان بێ لە فەرمودەی 121 لە بەهای فەرمودە و لە فقی فەرمودە گەیشتنەوە خزمەتان کە پێغەمبەری خوا دەفەرمێ إذا وضع الطعام فلا تأكلوا من وسطه فإن البركة تنزل وسطه وكلوا من حافتيه أو حافتيها في غمري خوار رنمايكي ترمان بو دروستك وآدابك تر لآدابكاني خواردن وان بيداليت أفرمي هر كاتك خواردن داندا ايوان دزم بل لنا وراست او خواردنك بخون چونك خوارد بركتي خواهي ريك بو ناوراسي دادا بزي بلكو لنا لاي خوتانوا خواردنك بخون فقی ئەم فەرمودەیە کۆمەڵشتی زۆر جوان و گرینگە یەک لەوانە کە ئەم دینی خوایە ئەم پێغەمبەرە صلی الله عليه وسلم تەداخلی ئاداب و ڕەوشت لە بچووکەوە تا گەورە تەداخولەکات یعنی تۆ خواردنەیە کە دانیشی خواردنە خۆی پێغەمبەری خوا پەیامی هەیە ئادابی هەیە بۆ ئەوەی کە تۆ بەم ئادابە بیخۆی کە لای خۆتەوە بیخۆی نەک لە لاوڕاستەوە یا لەولاوە دوو لە فقی فەرمودە لە جوانی نان خواردن ئەوەیە کە لای خۆتەوە بێ تۆ تەجروبەی کە بچۆ دوو کەس بە یەکەوە یا لەسەر سفرێ دانیشی دەستبەری لەو لای خواردنەکەەوە نان بخۆی بەڕاستی دیمەنێکی زۆر ناشیرنە بۆیە پێغەمبەری خوا فێری دیمەنی جوانمانەکە تەنانەت لە خواردنەکانیشە فقی سێەم ئەوە مرۆڤەکانن کە دەبنە مایەی مانیعی بەرەکەت چونکە پێغەمبەری خوا فەرمووی لە ناوڕاستەوە مەخۆ چونکە ناوڕاست بەرەکەت دائەبەزێ ئەگە لە ناوڕاستەوە خواردت کەواتە منعی بەرەکەتەکەت کردووە کەواتە کردداری مرۆڤەکان خۆیان هۆکارن بۆەوەی کە بەرەکەتی خوای دانەبەزێ یعنی کەواتە بەرەکەتی خوای بە بەردامی دابەزێ ئەو مرۆڤەکانە بەهۆی گوناهەوە مرۆڤەکانە بەهۆی سەرپێچیەوە مرۆڤەکانە بەهۆی سەرپێچی لەو بەها جوانە لەو ئادابە جوانە کە بەرەکەتی خوایی ڕێ ئەگرێ بۆ ئەو فەرمی بەرەکەت لە ناوڕاست تۆپچی لە ناوڕاست بیخۆیتەوە نیشانەی ڕێگرتنە لە بەرەکەت خاڵی چوارەم لە فقی فەرمودە بەرەکەت شتێکی معنەویە مرز نییە بەرەکەت تۆ خواردنەکە دانی وەکو چۆن قاپێکی تر بکەی بە سەریا و کەوجیرێکی تر خواردن بکەیتە سەریا شتێکی بەرچاوی بێ نەخێر ئازیزەکانم بەرەکەت شتێکی معنەویە لەزەتی زیاتر لێبینی ئەبێ بەمایی خۆشی لە مەعیدەتە دڵت پێی خۆشە بێ کەواتە بەرەکەت شتێکی معنەویە شەد نییە شتێکی ظاهری و بەرچاوی بێ خاڵی پێنجەم لە فقی فەرمودە بە بێبوونی بەرەکەت هەموو شتەکان نوقسانە هەر چیەک کە بەرەکەتی خوایی لێ دەرکرا با لە بەرچاوی زۆر بێ لە ئەسڵدا و لە ناوەڕۆکدا بێبەرەکەت یعنی نوقسان بۆیە ئەبێ ئێمە بە شوێن ئەو شتانە بگەڕین کە بەرەکەتەکان زۆرەکات کە بێتە مای بەرەکەت و ئەبێ واز لەو شتانەش بێنین کە ئەبێتە ڕێگر لە بەرەکەتەکانی خوایی خی گەورە بەرەکەتی خۆیمان بەسەرا بڕێژێ وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه